بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر بەشارەت زەنگەنە مامۆستای زانکۆ و هەروەها مامۆستا سەلاح ژاژڵەیی ئەندامی مامۆستا ساڵح ژاژڵەی ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان و پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕشوان عوسمان مامۆستای زانکۆ قسە دەکەین لەسەر ڕێکەوتنەکەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاسان دەکەم بەخێر بێت. ئەگەر میوانەکەی هەولێرم ئامادە بێت دەمەوێت پرسیار لە میوانەکەی هەولێرم بکەم بەداخەوە جاری حاضر نییە با لە بەڕێستەوە دەست پێ بکەم دکتۆر شوێن. کاک نێوشێروان لە دوای ئیمزاکردنی ڕێککەوتن نامەکە و پێشکەشکردنی وتارێک لە میانی وتارەکەیدا گوتی عیبرەت لە نووسیندانی عیبرەت لە جێبەجێکردنیدایە. بەڕای بەڕێزت ئەم ڕێککەوتنە لەناو ئەو هەموو ئاڵۆزیانی کە ڕەنگە زۆرینەی هەر زۆری خەڵکی کوردستان ئاگان لێوێ تەسەوەڕ دەکەی کە دەرفەتێک مەساحەیەش باشە بێ بۆ جێبەجێبوونی. زۆر سپاس. کردار شەرتە خود عیبرەت بە جێبەجێکردنە. بێگومان ئێمە زۆر لە ڕێکەوتنەکانمان بینێ لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە نێو حیزبە کوردستانیەکان بەشێکی زۆر لەو ڕێکەوتنانە بۆتە مەرەکەبی سەر کاغەز و بەشێکیشان ڕەنگە پشێوی و ناخۆشی و دەرەنجامی پۆزەتیڤی نەبوو بێ بەو شێوەیە کە جەماوەری کوردستان چاوەڕێیان کردووە. ڕەنگە ئەمەش لەوە هاتبێ کە ئەو ئەزمونەی ڕابردوو زایدن ئەو تەنگژە توندەی کە ئێستا بارودۆخی سیاسی کوردستان پێدا گوزەر دەکاتن ڕەنگە ئەمەش هەر جۆرێک بێت لەو خاڵانێک کە بە ڕێزکاک نێوشیروان ئاماژەی پێ کرد بێ یاخود هەڵوەسەی لەسەر کرد بێ کە پراکتیزەکردنی ئەم ڕێکەوتن نامەیە شەرتە و گرنگەکەی لەوەدایە کە بخرێتە بواری جێبەجێکردن. ئەمە لایەکیان لای دووەمیشان پێم وایە بەشێکی زۆری ئەم ڕێکەوتن کە لە 25 ساڵ و چەند مادەیەک لە خۆ دەگرێ بەشێکی زۆری لەم خاڵانە دەتوانم بڵێم 70 بۆ 80 ئەم خاڵانە پەیوەستە بە پرۆسەی حکومڕانی لە کوردستاندا جا چ لایەنی اقتصادی لایەنی سیاسی لایەنی ئەمنی لایەنی هێزی پێشمەرگە ناوخۆ پەیوەندیەکانی دەرەوە گوزەرانی خەڵک هەموو ئەو جنگانێک کە پەیوەستە بە مەیدانەکانی ژیانخوازی لە کۆمەلگای کوردی هەر هەمووی لە خۆ دەگرێتن کە لە هەموویدا کێشە هەیە لە هەر هەمووی کێشە هەیە بێگومان هەمووی کێشێت هەیە ئەمڕۆ نەک کێشەکە لەسەر ئاستی گروپێک یاخود گەشتۆتە سەر ئاستی تاکو ژیانی گوزەرانی تاک بە تاشیار هەمومان گرفت و کێشەی تێدایە. ئەمە لایەکیان لای دووەمیشان کە وەکو باسمان کرد پەیوەست بوونێکی زۆر ئەنی 70 بۆ 80 پەیوەستە بە گوزەرانی خەڵکو بە ژیانی خەڵکو بە مەیدانەکانی ژیانخوازی کۆمەلگای کوردی لە هەرێمی کوردستاندا هەتا پەیوەندەکان لەگەڵ بەشەکانی تری کوردستان و عێراق و لەسەر ئاستی ئیقلیمی نێودەوڵەتیش. ئەمە لایەکیان کە ئەمە بمانەوە نەمانوێت بەشێکی زۆری ئەم پەیوەست بوونە پەیوەستە بە حیزبە سیاسەکانی تری کوردستانی شار بە یەکێتی و گۆڕان نییە کە بڵێن ئەمە و ڕێکەوتنە جێبەجێ دەکەین و تەواو شتەکان لە قۆناغێکەوە دەگوازینەوە قۆناغێکی تر ئەمە هەوڵێکی یەکێتی و گۆڕان ویستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ ئەمە بەز نییە چکە تۆ لە تێگەمەدا چەند حیزبێکی تر هەن لە ساحەی سیاسی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەیە بتێوێ نەتێوێت کارکتەرێکی گرنگە لە سەر ساحەی سیاسی کوردستان حیزبە ئیسلامیەکان هەن بە جیاوازی ناوەکانیانەوە چی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوە کۆمەڵی ئیسلامی ئەمانە کارکتەری گەورن لەناو کۆمەلگای کوردیدا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی حیزبەکانی تری کەمەنەتەوەیەتەکانی کە لە نێو کوردستاندا دەژین ئەمانە هەر هەمووی بەیەکەوە دەتوانین هەنگاو بەیان بۆ قۆناغێکی تر بەڵام دەستپێک هەموو ڕێگایەک پێویستی بە دەستپێکردنێکەیە هەموو ڕێگایکی درێژ پێویستی بە هەنگاوی یەکەم و خاڵی یەکەم هەیە بۆیە ئەم هەڵوەستەکردنەی چ وتارەکەی کاک نێوشیروان بێت چ وتارەکەی جەنابی کاکۆسرەتیش بێ هەردووچان ئاماژیان بە خاڵێکی لەم جۆرە کرد کە ئەمە بۆ خێر و خۆشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ بۆ چاکردنی پرۆسی سیاسی کوردستان بێ جاگە نیگەرانی هەیە لەلایەن حیزبەکە حیزبە سیاسەکانی ترۆ ڕەنگە لە مەیانی پرسیارەکانی مامۆستا ساڵح ئەگەر ئەم ڕێککەوتنە تەنیا ویست و ئیرادەی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانی بۆ بەز نەبێت تاوەکو لەسەر ئەرزی واقع لە دایکبوونێکی فعلی بەخۆ ببینێ ئەی بۆچی هێزەکانی تر کە لە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانن لە گەڵاڵەبوون و لە دروستبوونی بێ ئاگان بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە
ڕەنگە یەکێتیش و هەروەها بزوتنەوەی گۆڕانیش 2000 متفق من لەسەر ئەوەی کە بەبێ پارتی ڕەنگە لە بەشێشی گەورەی ئەم هەرێمی کوردستانە ئەم ڕێکەوتنە هەتەنانن ڕووناشی بەخۆیەوە نەبینێ ئیتر بۆ یعنی لانی کەم پارتی دیموکراتی کوردستان لە دەرەوەی ئەم گەمە سیاسە بێت. سپاس بۆ تۆ بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان هەروەکو دکتۆر شوان فەرمۆی بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستاندا بەس یەکێتی و گۆڕان نین حیزبی تریش هەن هەموو حیزبانە ڕۆڵی تایبەتیان هەیە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە ناکرێت بە هیچ جۆرە لەم قۆناغەدا و ناکرێت پەراویز بکرێت. ئێمە هەموو شتێک کارێک کە دەستی پێدەکەی بە هەنگاوێک دەست پێ دەکات لەوانەیە ئاسان نەبێت تۆ بتوانێت ئەم هەموو حیزبانە دانیشن بە یەکەوە قسە لەسەر ئەوە بکەن. گرنگ ئەوەیە دوو حیزب کە تا ئەم ماوەی ئێستا جۆرێک لە ناکۆچیان لە ناواندا بوو ئێستا هاتوون ڕێککەوتون هەموو کێشەکانی خستۆتە ئەولاوە هاتوون ڕێککەوتون لەسەر بەرنمەیە کە ئەو بەرنمەیە لە هەموو بەش و خاڵ و برگەکانیدا ئەگەر سیر بکەی هیچی لە بەرژەوەندی نەگۆڕانە نەیەکێتی نیشتیمانی کوردستانە بەشک و هەمووی لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستانە. ئەمە لەلایەکی تریش زۆرینەی ئەو خاڵانەی کە لەو ڕێکەوتنەیدا هەیە ویستی حیزبەکانی تریشە ویستی کۆمەڵە یەکگرتووی ئیسلامیە بزوتنەوەیە پارتی شەرداوای ئەو شتانە دەکات ئەگەر شتێکی جیاوازی تێدا نییە کەواتە ئێمە ئێستا هەنگاوی یەکەممان ناوە هەنگاوی یەکەممان ناوە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هاتوون ڕێککەوتون و ئێستا خۆناغی دووەم دەست پێ دەکات بە دڵنیاییەوە ئێستا ئەمڕۆ جۆم لێ بوو کە دەڵێ لیژنەیەک پێک دەهێنرێ بۆی سەردانی حیزبەکانی ترکەن بۆی بێنە ناو ئەو هاوپەیمانیەوە سەردانی پارتیش دەکەن پێشم وایە پارتیش هەروەتت بێ ئاگان بێ ئاگای تەواو نین ینی ئاگادارن کە ئەم ڕێکەوتنە و ئەم ڕێکەوتنەش ئەوە نییە لە ماوەی دوو ڕۆژە بڕیاری لێدراوێ ئەمە دەگەڕێتەوە بۆ کاتی خۆی سەردانی کاگنۆشتوان بۆ لای بەڕێز مامجەلال کە ئەو کاتە بەداخۆ ئێسادن خۆش بۆ نەخۆش نەبوو کە بە ئیتفاقی دەباشان ئەمە سەر لەوەوە سەرچاوە دەگرێت لەو کاتەوە ئیشی بۆ دەگرێت هەوڵی بۆ دەدرێت ئێستا هاتوۆتە بەرهەم خۆشبەختانە دوو فاکتەری زۆر گرنگ هەیە بەلای مامۆستا ساڵح حەز ناکەیت تەوقیتەکەیکی زۆر حساسە لە کاتێکدا دێک کە ئێمە نێوماڵی کوردی پەرتەوازەیە هەموو هێزەکان لە یەکتری دڕدۆنگن و بەشی زۆری هێزە سەرشتەکان لە یەکتری بەگومان لەگەڵ یەکتری لە کێشەدان. بەڵێ من ویستم باس ئەوە بکەم یەکەم دوو فاکتەری زۆر گرنگ هەیە کە یارمەتی دەرێ بۆ ئەوی ئەم ڕێکەوتنە سەرکەوتن بەدەست بێنێ بە پلەی یەکەم جارێ هەنگاوی یەکەم لە بین یەکێتی و گۆڕاندا دوای لاانە یەکەمیان ئەوەیە ئیرادەیەکی بەهێز هەیە لەلایەن هەردوو لاوە یەکێتی و گۆڕان سەرکردایەتی قەواعیدی هەردوو لا بۆ ڕێکوتن فاکتەری دووەم وەیە ئێمە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر حساسدایە ئێمە لەگەڵ بەغاوەس ئەمان خراپە خۆتان دەزانن ئەوە پەرلەمان لە چه حاڵێکدا پەرلەمان نەماوە شەڕی داعشمان هەیە زۆر هەمومان چاوەڕێ ئەوە دەکەین لەوانەیە دەڵێن نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕاندایە سایکس بووکوێکی تر دوای 100 ساڵ بۆ ئێمە هاتۆتە پێشەوە بەڵام بەم شێوەی ئێستا ناوماڵی کورد بەم پەرتەوازەیە کە ئێمە نەتوانین لەگەڵ یەک دانیشین وتوێش بکەین دژایەتی یەکتری بکەین هەرگیز بە ئامانجەکانی خۆمان ناگەین بۆیە ئەم ڕێکوتنە یەکێتی گۆڕان لەم کاتەدا هەنگاوێکی زۆر گرنگە و لە قۆناغێکی مێژووی زۆر گرنگدایە ئێمە هەمومان هەوڵ دەبێ هەوڵ دەین کە هەموو لایەنەکانمان لەژێر چەترێکدا کۆمان کاتەوە بۆی بتوانین لە دوا ڕۆژدا هەرێمی کوردستان بخێنە سەر سکەی خۆی پەرلەمان کارا بکەینەوە و استراتیژی دوا ڕۆژ بۆنەتەوەی کورد دیاری بکەین. زۆر باشە دکتۆر بەشارەت ئەم ڕێککەوتنە قسە دەکات لەسەر سەروەربوونی یاسا قسە دەکات لەسەر یەکگرتنەوەی هێزی سەربازی کوردی قسە دەکات لەسەر بەهێزکردنی نێوماڵی کوردی قسە دەکات لەسەر ڕێزگرتن و هەروەها بەهێزکردنی دامەزراوە و هەروەها مافەکانی مرۆڤ و دەسەڵاتی دادوەری و اقتصادی و نەوت و هەروەها ڕیفراندۆم کە تەسەوڕ دەکەم بەشێکی باشی کۆمەڵگەی کوردی بەهێزە سیاسیەکانی شێوە لەسەر ئەم پرسانە هاوڕا و هاودەنگ من و لە ئەجندای کار و سیاستکردنی خۆیاندا
ئەگەر وەکو ئەعلامیش بێ هەوڵ بدەن بە ئیجاب ینی مامەڵەی لەگەڵدا بکەن. ئیتر بۆچی ینی ترسێک هەبێ لەم ڕێکەوتنە بە تایبەتی لە کاتێکدا ئەگەر بچێتە بواری جێبەجەکردنەوە. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە و سڵاو و ڕێزم هەیە بۆ میوانە بەڕێزەکانی جەنابتان و بە حەقەت سەبارەت بە بابەتی ئەم ڕێککەوتنە من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب دەمەوە کە بۆچی خەشیەیەک یاخود ترسێک هەیە پێم باشە ئەگە دەرفەت هەبێت ینی ئەم ڕێککەوتنە لە چوارچەوە حەقیقی خۆیدا بخەینە ڕوو بەبێ ئەوەی مەبەست ئەوە بێت کە کەمکردنەوەی ئەرزشی ڕێککەوتنێکی ئاوا هەبێت. ینی جارێک پێشەکێ بێەوە بڵێن ئێمە پێم وایە هەموو خەڵکی کوردستانیش هەروە بیرەکاتەوە دەستخۆشیەکات لە هەر ڕێککەوتنێک و هەر هاوکۆکیەکە لە نێوان هەموو حزبە لایەن و سیاسەکانی ئەمڕۆی گۆڕەپانی سیاسی کوردستاندا هەبێت بەبێ ناونێنانی ئەو ئەطرافانە. بەڵام کە دێنە سەر حقیقەتی بابەتەکە و لە ماوەی 1-2 ڕۆژی ڕابردووە هەرچیەک بەر گوێی ئێمە کەوتبێت یا بەر چاومان کەوتبێت و بە تایبەت لە کۆی گشتی ئەو 11 بەشە کە لە 25 مادەدا کۆکراوەتەوە کە ڕێککەوتن نامەکەی بە حقەت منەمەوە کوڕایەک ئەیڵێم کە جێگەی ملاحەزەیە بۆ هەر کەسێک پێم وایە ڕێککەوتنێکە زیاتر ڕێککەوتنێکی حزبیانەیە ئەوەندەی مەبەست لێی پاراستنی بەرژەوەندی حزبی و سەپاندنی ئەجندایەکی دیاریکراوە ئەوەندە زیات مەبەست لێی ئەو بابەتەی تر نییە کە ئێستا جەنابەت ئاماژەت پێدا چارەسەرکردنی ئەو هەموو گیر و گرفت و قەیرانانێکەوە لە هەرێمی کوردستاندا هەیە. بۆیە ئەتوانین بڵێن کە فعلەن ئەم ڕێککەوتنامەیەکی لۆکاڵی حەزبیە بەم دەلیلانەی لای خوارەوە کە یەک دوورخستنەوەی یاخود هەوڵدان بۆ دوورخستنەوەی گەورەترین حزب لە هەرێمی کوردستانە کە خاوەنی گەورەترین فراکسیۆنەکە ئەویش پارتی دیموکراتی کوردستانە. دووەم ئەگەر بێت و بەس هەروە چاوپێخشانێکی پێ بکەی هەر هەیەک لە ئێمە لە ماوەی 7-8-9 ساڵی ڕابردووە ئاگدارین کە ئەدەبیاتی حزبێکی سیاسی معەن چۆن بووە و ئەدەبیاتی حزبێکی تر چۆنە بۆیە زۆر بە ئاشکرا ئەدەبیاتی حزبێکی سیاسی معەن و یا تەرەفێکی سیاسی معەن کە خودی بزوتنەوەی گۆڕانە بەم ڕێکەوتنەوە دیارە. سێم خودی مادە 2 مەسەلەی سەرۆکایەتی سیستمی سەرۆکایەتی سیستمی پارلەمانی مەسەلی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکۆ یا لە پەرلەمان مادە 5 کاراکردنەوەی پەرلەمان مادە 21 کە لە هەمووی گرنگترە کە مەرجدانێت کە نابێت هیچ تەرەفێک لەم ڕێکەوتنە بۆی نییە لەگەڵ لایەنێکی تردا ئەگەر پێچەوانی ئەم ڕێکەوتنە بوو کار بکات یاخود ڕێکەوتنی هەبێت. ئەمە دقیقاً بە نزمترین یاخود بە سادەترین مانە لێ تێبگەین تێگەیشتنە لەوەی کە دژ بە تەوافقی سیاسی و هەمووشمان چاک ئەزانین کە ئەوەی لە هەرێمی کوردستاندا تا ئێستا بەڕێوە چووە لە حکومداری بە هەموو چاک و خراپەکەی خۆیەوە کە هەریەک لە ئێمە دنیایەک ملاحەزاتمان هەیە لەسەری لە پاش 92 تا کاتە ئەمڕۆ لەسەر ئەساسی تەوافقاتی سیاسی و سازش چووە بەڕێوە. جا هەر وەکو میوانە بەڕێزەکانیشتان ئاماژەی پێدا ڕێککەوتنێکی وەها ئەگەر هەر زوو مەسەلەی تەوافقی وەلاوە نابێت ئایا چۆن ئەکرێ ئێمە بتوانین ئەمە تەعمیم بکەین و دڵنیایی ئەوە بداتەوە بە ئەطرافە سیاسیەکانی تر کە بڵین فعلەن ئەمە ئەبێتە هەوێنی ئاشتەوایی یەکجارێکی وەگشتگیر لە نێو زۆر چاکە دکتۆر با من پرسیارێک لە بەڕێز بکەم دکتۆر کە بەڕاستی دکتۆر بەشارەت تۆ دەفەت بە من بدە با من پرسیارێک لە بەڕێز بکەم دکتۆر بەڕێزت گوتت کە ئەم ڕێکەوتنێکی لۆکاڵی و هەروەها حزبیە بەڕێزم گرفت چی ئەم ڕێکەوتنە باوای دابنن بەڵێ فعلەن حزبیە پێشتر مەگەر بۆ 2 حزبی دیاریکرا و گەورەی ئەم هەرێمی کوردستانە وەکو دەگوتری ڕێکەوتنیان نەبووە؟ بەڵێ هەبووە من ئەمە وەکوڵێ لە ڕووی ڕەخنەوە ینی لەوانەیە ئێوە لێم تا وەرگرتوێ من وتم بە سوورەکە ڕوونکەینەوە خودی ڕێکەوتنەکە لە چوارچێوە حەقیقەکەیدا دابنێن چونکە بە حەقل لە دوێنەوە وە پێشتریش قسەکردن لەسەر ڕێکەوتنە ینی وەکو چۆن بڵێ وەکو دەستکەوتێکی سیاسی گەورە بە خەڵکی کوردستان ئەفرۆشرێت کە ئەمە وانە ینی با ئەمە دابنێن بە حەقیقەتەکەیە ئەزانی بۆ لەبەرەوەی وەکو ئاماژەشمان پێدا تۆ تەرەفێکی سیاسی معەنت هەیە بەیاننامەیەکی دەرکردووە و هەمووشمان ئاگادارین لە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان کە لە
ناڵێم ترس بەڵام خشیەی تێدا هەیە خەوفیتیان نییە خشیەی تێدا هەیە و جۆرێک لە عتاب لە تەرەفێکی سیاسی تری معەن کە هاوپەیمانی خۆیەتی کە یەکەتی نیشتیمانی کوردستانە ئەسڵەن تەرەفەکەی تری ئاگادار نەکردوێتەوە تێکڕای ئەمە ئاماگەێنێتە ئەو دەرەنجامە کە بڵێین زەحمەتە بتوانی تۆ ئەم بابەتە تعمیم کەی ئێکە تعمیمت نەکرد و گشتگیر نەبوو کەواتە هەر ئەتوانی وەسپی لۆکاڵی بدەیت هەر ئەوە بارتەقای خۆیەتی و هەر ئەوەش بارتەقای خۆیەتی کە بڵێن فعلەن بەرژەوەندی حزبی ئەپارێزێت کە فعلەن وای لێ هاتووە بڵێن ئەم ڕێکەوتنە زۆر باشە باشترە بڵێن ڕێکەوتنێکی لۆکاڵیە و دوجاریش وەک ڕێکەوتنێکی لۆکاڵی دەمێنێتەوە لە حاڵێکدا ئەگەر بێت و پارتی دیموکراتی کوردستان مامەڵەیەشی ئیجابی لەگەڵدانەکە لۆکاڵی بوون بەو مانایی کە لە زۆنی سەوز تێپەڕ ناکە ئەمە بۆ خۆی ینی نەخێر شکست نییە تێڕوانینە احترامی ڕێی بەرامبەر دەگرم و ڕێیەکەشی لێکدانەوە شرۆڤەکردنە گومان لەوەدانە چ بزوتنەوەی گۆڕان چیەکێتی نیشتیمانی کوردستان یاخودە زۆنێکە پێدەوترا سەوز ئێستا سەوز و نیلی هەردوو هێز زیاتر هێز و جەماوەریان لەبوو ناوچەیەدایە ئەنێ لە هەمان کاتیشدا و دابەشبوونەوە ڕێکەوتنێکە پێشتر هەیەیان بووە لە دوایین انتخابات و دابشکردنی پۆستەکانی لۆکاڵی منتیقەکە و دواتریش چ لە ئەنجومەنی محافەزەکان بێت چ لە پارێزگاکان بێ و تا پارێزگای هەڵەبجەشکە دواتر ڕێکەوتنی لەسەکرا ئەمە شتێکە کە ڕێکەوتنێکی مەبدەئی پێشووتر هەبوو لەسرم ئەساسا ئەمە لایەکیان لای دواتە جۆرێک لە نزیکبوونەوەی زیاتر هەبوو لە بەرامبەردا ئەو ڕێککەوتنە لەگەڵ هاوپەیمانی استراتیژیمان کە پارتی دیموکراتی کوردستانە هەرچەندە ڕێککەوتنامە استراتیژی لە نێوانماندا بووە یەکێتی نیشتیمانی کوردستان چ لە پارێزگای هەولێر و چ لە پارێزگای دهۆچیش دەنجی باشی هێنا و 6 کورسی لە هەولێر هێنا و 2 کورسیشی لە پارێزگای دهۆکێنا بەڵام سەرەوەی ڕێککەوتنی استراتیژی هەبوو بەڵام هیچ نەتیجەیەک نەبینرێت تەنانەت دایرێکی بچکۆڵش بە یەکێتی نیشتیمانی کوردستان دایەتی خۆی بەرپرسیار نییە کە نەیویستوە یان نەیتوانی وەداکۆچی لە ئیستحقاق و ئەو مافانەکە کە بە گوێرەی ڕێککەوتنی استراتیژی لەگەڵ پارتی هەیە بووە ئەو ڕێکبوون دێمە سەری وا قسە لەسەر دەکەمان ئەو ڕێککەوتنانە هەبووە ئەو ڕێککەوتنانە هەبووە ئەم لایەکیان لای دوێمیان کە بەڕێز برادرانی پارتی کە گلەی لەسەرەوە ساسە دەکەن لە یەکێتی کە پێشتر ئاگاداری نەکردوت ئاگادار نەکراونەوە دوونێ کاک سعدیەوە بزانام وەڵامی ئەوەی داوە چوەکو ئەندای مەکتەبی سیاسی چوەکو لێپسرایی مەکتەبی پەیوەندیەکان وەکو تەبێژ یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئاماژەی بۆ کرد کە پێشتر ئاگادار کراونەتەوە لەم خاڵە بەڵام ینی لە هەمان کاتیژە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ سەرکردایەتی یەکێتیش گلەی لە پارتی دیموکراتی کوردستان هەیە کە بۆ نمونە لەوە ئیتفاقی کە لە هەفتەی نیسان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کردیان بۆ ئەوی ناو حکوومەت و ئەو پۆستانێکە پێیاندرا ئەنی نامێ بگەڕێمەوە سەرەوەی و برینەکان دووبارە قسەی لێ بکرێت و خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان لێ ئاگادار نەکرد بوو زایدن لەسەرەوەی ئەو شتە و گۆڕانکاریانی کە لە بەرامبەر بزوتنەوەی گۆڕان کردیان و ئیتفاقکە هەڵوەشایەوە و سەرۆکی پەرلەمان نێژ بچێتە هەولێر و وەزیرەکانی لە حکوومەت دەرکرد خۆ دیسان یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ ئاگادار نەکراوەتەوە ئەنی نزیک بوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و دواتر ڕێکەوتن لە نێوانیان من پێم وایە بە تێڕوانینی من ئەمە ڕەنگە هەناسەیەکی باشتر بێ بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بێوێ مەسەلەن مامەڵە و سیاسەتیان لەگەڵدا بکە لە دوا ڕۆژدا چ لە ئاساسی ڕیفراندۆمە لە ئاساسی دەوڵەتی سەر بەخۆیە لەسە پرسەکانی تریش ئایندەباتی وەی کە بێتن لە ناوێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یەکێتی قسە بکە دواتر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان قسە بکە لەگەڵی لایەنێکی تر ناوخۆی ئەو حیزبانە قسە بکاتن ئەو کاتە دەتوانانی استراتیژیایەکیە گرتووێ بەرنمەیەکە لە پێشی دەتوانین لەسەر ئاساسە بەرنامەی خۆیدا ڕۆژ و ڕێکەوتنیان لەگەڵدا بکاتن ئەمە لایەن لای دوێمیان خۆ دەمێ ئاماژە بە خاڵێ بکەم ینی لەو ڕێکەوتنە من نازانمە دەبیاتی بزوتنەوەی گۆڕان بە ڕێکەوتنەکە دیاربیە خود کاکە دکتۆر بەشارەت ئاماژەی پێکرد کە زیاتر ئەجندای گۆڕان بەسەر ڕێکەوتنەوە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر وەکو لە سی حوزەیرانی 3 ساڵ پێش ئێستا ئیتفاقی لەسەرەوە کرد
کە 2 ساڵ بۆ جەنابی کاک مەسعود درێژ بکرێتەوە وەکو سەرۆکی هەرێم لە بەرامبەردا سیستەمەکە بێتە سیستمی پەرلەمانی وە بزانم یەکێتی نیشتمانی کوردستان بازی ئەمەشیدا جەماوەری یەکێتی کە لە انتخاباتدا دەنجی کەم بۆ لەسەر ئاساسە بووکەوە کەس ناتوانانی نە لە قیادەی یەکێتی و نە لە قاعدەی یەکێتیش نکۆڵی لەوەدا بکاتن کەەوە بازێکی گەورەی لەسەردرا ینی ئەوە شتێک نییە کە بزوتنەوەی گۆڕان بەسەر ئێمەیدا فەرز کرد بێ یەکێتیش حیزبێکی سەر بخۆی کەس ناتوانانی شتی بەسەردا فەرز بکاتن ئەمە هی 3 ساڵ بەر لە ئێستا لەو کاتەدا کە ئێمە لەگە بزوتنەوەی گۆڕان لەو پەڕین شەڕی علامی و بین ناخۆشیماندا بووە و منافەسەی سیاسی یەکتری بوون لەو زۆنە و لە ناوچەکانی تری کوردستانیش بۆیە کە سیستەمی ببێتە سیستەمی پەرلەمانی بێگومانەوە نەهجەکەی تر و بەندەکانی تریشی دیارە کە پەیوەستە بە هەموو بوارەکانی تر لەم لایەنەدا زۆر باشە مامۆستا ساڵح جان دەگوترێ یەکەمین ئیختیبارێک کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەونە بەرامبەری کە ئەومان نیشان دەدات تا چەندە فعلەن دەتوانن ئەم ڕێککەوتنە لەسەر ئەرزی وکە ببنە بواری پراکتیکەوە پرسی سەر لە نوێ کاراکردنەوەی پەرلەمانە بە تایبەتی کە بیرمان نەچێت لە ناو ڕێککەوتنەکەدا میکانیزمەکانی جێبەجێکردنی دیاریکراوە کە بریتە لە میکانیزمی بەدەنی و هەروەها پەرلەمانی ئێستا ئەم ڕێککەوتنە یا لە ڕێ ئەو ڕێککەوتنەوە دەتوانن پەرلەمان کاراکەنەوە و دوازاریش وەکو دەستکەوتێک و بەرمەبنای ئەم ڕێککەوتنە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان نیشان بدەنەوە بڵێ پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە دەمەوە من لە ساڵی 1961 لە پۆلی یەکی متەوەسە بووم لەو کاتەوە هەتا ئێستا طبعاً سەرەتا لە یەکێتی قوتابیان بووم دوایی چوومە پارتی ئەو کاتە پارتی هەبوو بووم بە پارتی و هەتا ئێستا ئەوەی من بیستومە لە مامۆستاکان لە شاعیرەکانی وەکو زێوەر و فایق بێکەس و خەنووسراوە زۆر ئاياتی قورئان هەموو باسی ڕێکوتن و تەبایی و یەکریزی دەکەن شاعیرەکانمان هەنیان دایم بەردەوام کە تەبابین و ڕێک بین و یەکریزی بین ئێستا یەکێتی و گۆڕان دوای ئەوەی کە ماوەی بەڕاستی ناتەبا بوون کە ئەنجامێکی باشی نەبوو ئێستا خۆشبەختانە گەیشتونە ئەو قەناعەتەی کە چۆن شەڕی بلاکوژینەوەتەکان چ کارە ساتێک بۆ دوای ڕێکەوتن بۆ ئەنجامێکی باشی هەبوو ئێمە هاتوون ڕێکەوتین جۆرێک لە کێشەکان کەم دوێسا هاتوین بۆچی ئەمە بوو بە مایەی گەرانی بۆ لایەنێکی تر بۆ لایەنەکانی تر مەسەلەن من ڕێیم وایە کاردانەوەی پارتی کادیرانی پارتی بۆ ئەم مەسەلەیە کاردانەوەی نەبوو لە جێ خۆیدا بەڕاستی بۆ دەبوایە بەڕێز سەرۆکی هەرێم کە خۆی بە سەرۆکی هەرێمی کوردستان دەزانێت بەڕێز مەسعود بەرزانی دەبوایە خۆشحاڵ بێ بەوەی چونکە ئەو کە خۆی بە مەسئولی هەمویان بزانێت دەبێ حەز بە تەبایی بکە بەڵام ئەو ئینتیباع هەیە کە ئەم ڕێکەوتنە ئەوەندەی وەکو تەحەدایەک دوجار ینی لە بەرامبەری پارتی دەویسترێ نیشان بدرێ شتێکی تر نییە باشە بۆ تەحەدایە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان دەستان بردو بۆ ئەو خاڵانی کە پارتی لەسەری نیگەران باشە وەکو کاگنۆشتوان وتی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان عاسی بووە چۆتە قۆناغێ وەکو ئینسان بە شاخێکە هەڵگەڕێ نەبتوانێت بێتە خوارە و نەبتوانێت سەرکەوێ خۆ دەبێت چارەسەرێکی بۆ دۆخەکە ئالۆستر ناکە بۆ ئاراوسێ ئێمە ئەم دوولانە کە ڕێککەوتوین و لەسەر کۆمەڵێک خاڵ و برگە و یاسا و ئەوانە خۆ نهاتوین فەرزیکەین بەسەر پارتی و لایەنەکانی تردا دەبێ بڵێن ئیلا هەر قسەی ئێمە بێ ئەمەمان کردووە کە لە بەرژەوەندی خەڵکین خەڵکی هەرێمی کوردستانە داوا لە پارتی دەکەین سەرەتا حەز ناکەن کاک ساڵح پارتیش بێ لەگەڵمان بێدانی گەورەترین گرفتێکی ئەو ڕێکەوتنە لەوەدا وەکو دکتۆر بەشارەتیش ئاماژەی پێکرد کە دەرگادا دەخەن لە بەرامبەر هەر هێزیشی تر کە ئەگەر بیەوێ بێتنە ئەو ڕێککەوتن نامەیە بچێت لەگەڵ هێزیش تر ڕێککەوتن نامە بکە دەرگاماندانە خستە و تومانە نابێ بەندەکانی مخالیفی ئەوە بن تۆ ئێستا ڕێکەوتن بۆ بەڵام عاسی بوون نییە بۆ خۆی بۆ عاسی بوون تۆ آخر تۆ سیرکە تۆ ئەگەر بەندەکانی ئەو ڕێکەوتنە بخوێنیەوە یەک بەندی تێدانێ تۆ قۆڕکاری تێدا بێ لە بەرژەوەندی حیزبێکی تایبەت بێ یا گۆڕانیە کوبە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کەواتان ناکرێ لایەنێکی تر کە شتێکی لە بەرژەوەندی نەبوو ئەو پێی ناخۆش بێ بڵێ هەموو ئەوە دژایەتی منایە ئەوە لە بەرژەوەندی منێکە کەواتە تۆ ئەگەر بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێ بتەوێت سیستەمی بەڕێوەبردننی وڵات سیستەمی حکومڕانی ڕێک و پێک بکرێت دەبێت بێ دانیشی لەسەر مێزی مفاوەزات مەسەلەن ئێمە چەند مانگە پەرلەمان پەرچی کەوتووە چەند جار دانیشتن کراوە باشە پارتی تەنها لە بچووکترین داواکاری خۆی تەنازولی نەکردووە
یعنی بۆ دەبێ هەموو شتێک بەدڵی پارتی بێ بۆ نمونە ئەی بۆ بەدڵی لایەنەکانی تر هیچ نەبێ کەواتە بەو شێوەیە بێ ناتوانانی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ ئەی کوا دموکراتیت ئەی کوا پرۆسەی هەڵبژاردن بۆچی ئەکرێ ئەی کە تۆ بڕوات بە پەرلەمان نەبێت. دکتۆر بەشارەت دەگوترێت یەکەم هەنگاوی ئەوەی کە پێمان دەڵێ ئەم ڕێکەوتنامەیە فعلەن کەوتۆتە سەر شارڕێگای خۆی و ئایندەیەشی گەشی هەیە ئەوەیە کە لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان و لە دەرەوەی ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان و فعلەن وەکو تەحەدایەکی لە بەرامبەر ئەو هەیمەنەیە کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێ ینی زاڵی کا بەسەر هەرێمی کوردستان ینی ئەنجام درراوە بەڕێز لەو بارەوە دەڵێتی. من پێم وانە بابەتەکە بۆ شکڵە بێ ینی پارتی دیموکراتی کوردستان چیە با ئێمە نقطەیەکی معەن ڕوون بکەینەوە وەکەوەی کە مامۆستا ساڵح فەرمووی کە پرسیاری ئەوەت لێ کرد کە ئایا ئەمە قەتیزبوون نییە فعلەن کە تۆ ناتەوێ تەڕەفێکی معەن بێتە ناو ئەم ڕێکەوتنامەگە لەگەڵ بەندەکانیان نەگونجێت یاخود لەگەڵ بەندەکانی ڕێی مخالفی هەبێ با من بەندێکت بۆ بێن و مادە دوو باشە سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەگەڵ بژاردننی سەرۆکی هەیەمە پارتی ئەڵێ کاکە با ئەم دوو بابەتە ئێمە بین بە خەڵک و بە شێوەی ئستفتا بە خەڵک بڕیاری لەسەر بە ئەحزابەکانی تر ئەڵێن نەخێر ئەبێ خۆمان یەکلای بکەینەوە بۆ نمونە ئەوەی کە لە نێو ڕێکەوتنامەکەدا هاتووە دەبێت سیستمەکە پەرلەمانی بێت و دەبێت سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردێت و معروفیشە کە ڕێی پارتی چییە ئەڵێ کاکە نەخێر یا بێت ناو خەڵکەوە بێ قسەکەین لەسەر ئەمە یاخود ئەگەر بەمە ڕازینین با ڕوو دەمان بکەین لە خەڵک فەرمون ئستفتا بکەین خەڵکینە پێتان باشە سەرۆکی هەرێم لە ناو خۆتانەوە هەڵبژێرێت یا لە پەرلەمان هەڵبژێرێت ئەمە داواکاری پارتیە جا ئەمە بۆ خۆی فعلەن ئیسپاتکردنی قسەکەی جەنابتە گەێنێتەوە کە ئەمە قسەکەی خۆشم کە پێشتر وتم کە مەبەستم لۆکاڵیەکەی ئەمەیە کە تۆ ڕێگە نادێ بۆی مەسەلەن واز لە پارتی بێنە حزبێکی تری معەن حزبێکی ئیسلامی تری معەن غەیرە ئیسلامی ڕێی لەگەڵەوە نییە کە سیستمەکە پەرلەمانی بێ بۆ نمونە کەواتە بووی نەبێتەوە ئەم ڕێکەوتنامەیەوە یەکەواتە حەزر بوو ئێتۆ چۆن دێ بە منی ئەفرۆشیتەوە بڵێ کاکەمە چارەسەری هەموو گیر و گرفتەکانم بۆکە ئەمە جگەلەوەی کە خۆی داوە لە کۆمەڵێ بابەت ئەسڵەن بزوتنەوەی گۆڕان چ پێش ئەوەی کە جابێتەوە لێکێتی نیشتیمانی چ پاش ئەوەی کە جیا بۆ لێکێتی نیشتیمانی بە هەردوو قۆناغەکەی هەم بە ئۆپۆزیسیۆن بوونی و هەم بە بەشداربوونی لە حکومەتان نەیتوانی ئەسڵەن دارێکی لەسەر بەردێکدا بنێت مەسلەی چاکسازی بۆ نمونە مەسلەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ نمونەوە مەسلەی کۆمەڵێ بابەت شەفافیەت اقتصاد دارایی و ئیلە ئاخریه یعنی ئەمەیە بابەتەکە کێمە ئەڵێین یاخود پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت فعلەن ئەمە زیاتر بۆنی ئەوەی لێ دێت کە ئەجندایەکی سیاسی تەرەفێکی سیاسی معەنی لە ڕێگەی خۆبەستنەوە و پەلکێشکردنی تەرەفێکی سیاسی تری معەن کە خاوەن هێزە و هاوپەیمانە لەگەڵ ئەمە ئیترەمە علامەتێکی استفهامە چۆن یەکێتی هاتەنا ئەم بابەتەوە من پرسیارێکە لە بەڕێز دکتۆر شوان یەکەم کەوتی نەخێرێکێتی لەوەی کە ڕوویدا خاوەنی ئازادی و سەربەستی خۆی حزبێکی سیاسی مستەقل لاشێت وایە فعلەن بەڵام پرسیارەکە ئەوەیە چی ئیسفادەی دکتۆری بەڕێز دکتۆر حەزناکەی کە تەعنوت و سەرکەشی پارتی دیموکراتی کوردستان کە پرسی سیاستکردنی لە هەرێمی کوردستان تووشی جمود کرد یعنی 2000 بەرپرسیارە هەموو لایەک بەرپرسیانی بەڕێزم ینی نەک تەنها پارتی باشە ینی کێ بارەگاکانی سوتاند کێ بێدەنگ بوو لە سوتاندنی بارەگاکان هێزەکانی ئاسایش بۆچی نەجوڵان بۆ ئەوەی کوڕی خەڵک نەکوژرێت کێ بەرپرس بوو لەوەی کە ئەو هەموو کادرە سەرگەردان و ئاوارە بێت ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە تێک بچێت دواتر پەرلەمان بەو دەردە ببرێت و ئیلە ئاخریه ینی ئەمە بەڕاستی ئەمە جێگەی ینی قبول نییە کە تۆ تەنها هەموو کێشەکان باڵکێنی لە ملی حزبێکی سیاسی معەن هەمومان بەشدانین لەمە بە پارتیت بە یەکێتیت بە گۆڕانت بە حزابە ئیسلامیەکانت بە هەر هەمومانەوە تەنانەت بە خەڵکی کوردستانیشەوە کە بێدەنگ بوون کە موقفێکی سیاسی معەن نەبوون بەسم خەڵکی کوردستان نخبەکانە نخبەی سیاسیە نخبەی پیاوانی ئاینی یاخود هەر نخبەیەکی تۆ ناوی لێنیت ئەمە تێکڕایە ینی ئەبێ ئێمە ئەو بەرپرسیارەتە لەسەر شانی هەر هەمومان هەڵ بگرین دواتر ئەگەر وانە بێت ینی ئێمە حسابکە لەگەر ڕێزم ئەم قسەیەکەم هەمان قەوان لێدێن وەگەرێن و مڕەبعی ئەوڵ بڵین کاکە خەتای تۆیە نەخێر خەتای ئەمە نەخێر خەتای ئەوە بڵێ خەتای ئەمی تریانە ینی ئێستا کاتی ئەوە نییە ئێمە یەکتر تاوانبار بکەین کاتی ئەوەیە
پێشنیاری حلول بکرێت و بەیان نامەگەی پارتی وەکو بەڕێزان ئاماژەیان پێدا کە جۆرێک لە نیگەرانی تێدا هەیە فعلەن واقعەن وایە دلیلی ئەوەش بۆ ئەوەیە کە بۆ نمونە من ئەیڵێم 24 ساعتی نەبرد بەیان نامەکە دەرچوو بەڵام ئەگەر تۆ بێ بەیان نامەکە بخوێنیتەوە سێ محوەری ئەساسی لە خۆی ئەگرێ محوەرێکیان لە خیتابێکە موجهە بۆ بزوتنەوەی گۆڕان یەکێکیان موجهە بۆ یەکێتی نیشتیمانی بۆ پێی کە هاوپەیمانە چکە ئێمەمان لەبیر نەچێ اتفاقی استراتیژی لە 27 2007 تاوەکو ئێستا بەرکارە ڕاستە بۆ ماوەی 2 بۆ 3 ساڵی ڕابردوو هەندێک ئەجزایی معەنی لەو کاتێک کە انتخاباتی ژووری پارێزەران کرا و یەکێتی بە لیستێکی جیاواز دابەزی لەوەوە دواتریش انتخاباتی 2013 بەسەرهات پەرلەمانی بە لیستی جیاواز دابەزی لەوە هەندێک جزئی معەنی تعتیل کراوە لە کار کەوت بەڵام جزئەکەی تری ماوە بە شێوەیەکی ڕسمی ماوەتەوە بۆیە پارتی احتیجاجی پێوەکە خۆ لە اتفاقەکەی نێوان پارتی و گۆڕانە لە هەفتەی نیسانە خۆیەکەتی فعلەن احتیجاجی پێوە کرد بەڵام ئەومان لەبیر نەچێ هەر لە هەمان کاتا بوو کە پارتی اتفاقی کابینەی هەشتی لەگەڵ یەکێتی یاکرد ئەگینا خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەمومان بەبیرمانە 18 کورسی هێنا و جێگری سەرۆکی حکوومەتی پێدرا و زایدە کۆمەڵی وەزاراتی زۆر باشە جا بۆیە ینی بە کوردیەکەی تکاکە من نامەوێ زۆر باشە دەگەڕێمەوە لە دواتر دەگەڕێمەوە لە دکتۆر شوان دەگوترێ سودمەندی یەکەم لەو ڕێککەوتن نامەیە فعلەن بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانن بەڵام زەرمەندی یەکەم تێیدا ئەو ئیدارەیە دەبێت یان ئەو زۆنە دەبێت کە تا ئێرە پێی گوتراوە سەوز نازان نیلیەکەشی بۆ زیاد دەبێت یان نا بەو اعتیبارەی کە دەشێ ئەم ڕێککەوتنە سەوز و نیلی دەگوترێ ئەم ڕێککەوتنە لە نێوان گۆڕان و یەکێتی لەوانەیە ببێتە پرۆسەی پەکخستنی حرەکەتی ناڕزایەتی کە بەردەوام بەو ئیدارەیەوە یان لەو زۆنەوە بیندراوە کە یەکێ لە محرریکە هەر ئاساسەکانی دیارە برادرانی بزوتنەوەی گۆڕان بوون کە ئەمەش دوازار ڕەنگە بە زیان بشتێتەوە تەنانەت بەسەر ئازادیەکان بەسەر پرسی چارەسەرکردنی گەندەڵی لە ڕێگەی بێدەنگبوونی ئەو هێزانی کە لە ڕابردوودا تا ئێرە قسەیان لەسەری کردووە من پێم وانە بێتەمای ئەوەی کە تۆ قەتیسکردنی ئازادی و بنبەرکردنی بیرۆڕای ئازاد و بیرۆڕای ئازادی بیرۆڕا دەربڕین ئێوە دەتوانن پرۆسی جێبەجێکەن جێگای بزوتنەوەی گۆڕان بگرنەوە جەماوەر لە دەوری خۆتان کۆکەنەوە وەکو حەزابە ئیسلامیەکانی کوردستان ینی حزبی تر هەیە لە ساحەی سیاسی بتوانێت ئەم کارە بکە هەرچەندە پرسیارە ڕەنگە مۆجەبی بە مامۆستا زیاتر ئەمە لایەکیان لای دووەمیان من لەگەڵ ڕێیەکەی کاک دکتۆر بەشارەتم ئێمە ئیش لەسەرەوە بکرێت ڕاست ئەو پێم ئەو ڕێکەوتن نامەیە کۆمەڵە خاڵی تێدایە کە ڕەنگە بەسەر و دڵی پارتی نەبێتن ڕەنگە پێینی گەران بێ ڕەنگە کۆمەڵک وەکو لە بەیان نامەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستاندا هاتووە بەڵام لە هەمان کاتیشدا شتێکمان بیر نەچێ دوێنێ لەو لێدوانەی کە بە ناوی سەرۆکایەتی هەرێم درا کە لەگەڵ بەڕێوبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا لە یەکێتی ئەوروپا دای وتی ئەگەر کێشە و گرفتیش لە ناو هێزەکانی کوردستاندا هەبێ بەڵام لە پرسە استراتیژی و پرسە نەتەوایەتەکان و بەرژەوەندی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە هاوڕاین یاخود گرفت لەسەرەوە نیە یاخود مەترسی لەسەر نییە ئەمە لە دوای بەیاننامەکەی پارتی دیموکراتی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هاتووە ئەمە پێم وایە هەستکردنێکی هەستبینینێکی گژگیرترە کە وەکو مامۆستا ساڵە ئاماژەی پێکرد کە بۆ کاک مەسعودوانەکە من پێم وایە ئەم لەم خاڵەیەوە دەتوانین سەرەتای حلولەکان بدۆزینەوە زایدەم بگەینە سەر دوو خاڵی زۆر ئەساسی کە لەو پرۆژەیە داهاتوە ئەویش مەسەلەی ڕیفراندۆمە و زایدەن لەسەر پرسی دەوڵەتی سەربەخۆی کوردستان ئەم دوو خاڵی کە پێم وایە وەکو ئەجندایەکی زۆر فەرمی جەنابی کاک مەسعود زۆر ئاماژەی پێدەداتن وەکو لایەنی کەسی و لە دواشەوە بۆ حیزبەکە کە ئەم ئەوەربار لەسەر ئەم دوو خاڵە ئاساسی کار بکەن و ئیش بکرێتن لەو خاڵانەی کە هاوتانە هاوڕانە لەوەوە دەست پێ بکرێتن و قسە و گفت و گۆ ڕێکەوتن ئەمە ڕێکەوتن نامێ من پێم وایە لەو ڕێکەوتن نامێدا ئەو خاڵە ئاساسیان و ستراتیژانەی کە هەن ئەوەی پارتی بانگەشەی بۆ دەکا بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوارە اقتصادەکەی وەگرە بوارە کۆمەڵایەتەکەی وەگرە بوارە سیاسەکەی وەگرە هەمووی لە بەرژەوەندی چینی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە هەم پارتی دیعای بۆ دەکا و هەم یەکێتی و هەم بزوتنەوەی گۆڕانژ ئاماژێ بە دەکار و حەزاب ئیسلامیەکانیش بەجندا بە تێڕوانین و تایبەتمەندی ئایدۆلۆژیای خۆیان وەرە لە پرسانی کە هاوبەشین تێدا با لەوە قسە بکەین مەسەلەی لێدانەوەی قەوانەکەەوە هەڵگرتنی قەتماخی سەبرینەکانی یەکتری هیچمان بۆ چارەسەر ناکە من خۆشحاڵم پیاوێکی ئەکادیمی وەکو کاک دکتۆر بەشارەت هاتیە بە هەناسەیەکی کراوەتر قسە دەکاتن لە برادرانی تر وەرە لەسەر ئەساسەوە قسە بکرێتن
کۆمەڵی خاڵی هاوبەشەیە کۆمەڵک پرسی هاوبەشەیە کۆمەڵک خەونی هاوبەشەیە ئێمە دەتوانین لەس ئەو خاڵانە قسە بکەین خاڵەکانی ترکە مەسلەی قسەکردنە لەسەری مەسلەی سیستمی پەرلەمانی و سەرۆکایەتی هەرێمە هەنی یەکێتی نیشتمانی کورد باسم لێەوە کرد ینی گۆڕان یەکێتی پەلکێژ نەکرد و ناشتوانی پەلکێشی بکاتن لەسەر ئەو مەساسە لە بەرۆی 3 ساڵ پێشێستا بۆ مەطلبی یەکێتی بۆ اتفاقیشەیە و تەوقعی جەنابی کاکۆسەت و کاک نێسیڤان بارزانیش لەسەر ڕێکەوتنەکە هەیە ئەو خۆشم بینیمە ئەمە لایەکەن لای دووەمیان ئەو پرۆژە چوار قۆڵەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی دایانە پەرلەمان بۆ پرسەوە کە دواتر مەسلەی کۆبوونەوەی پەرلەمان و نەکۆبوونەوەکەی لە سەکرا دوا بخرێ دوا نەخرێ دکتۆر یوسف دوای نەخست و دواتر داخل نیان هێشت داخلی هەولێر بیتنەوە ترەوە پرسە تاواکو ئێستاکە بەو شێوەیە ماوەتەوە من پێم وایە هەموو ئەو ڕێککەوتنەوە ئەو مطلبانی پارتیش کە هەیەی هیچیان دەقی قورآانی نین کە مەسەلا قسەی لەسەر نەکرێ وا ساز نەدرێتن کە بتوانانی خود بە شێوەیەک بێگونجێن و بە شێوەیەک ساتاندنی بۆ بکەیت کە لەگەڵ ساتی ئەمڕۆ بارودۆخی ئەمڕۆ کوردستاندا مامۆستا ساڵح دەگوترێت لە ئایندەدا لەوانەیە ئەم ڕێکەوتنامێ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان فعلەن لەم زۆنە خزمەتێک بکە بە ئاراستەی جۆرێ لە سەقامگیری بەڵام لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستێک گشتیەکە لەوانەیە ببێتە هۆی قوڵکردنەوەی زیاتری ئەو کێشە و گرفتانەی کە هەیە و ئەزمموی کوردی پیانەوە گرفتارە کەواتە چیمان دەستکەوت ئەوە پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوانێ من ڕێزم هەیە بۆ دکتۆر بەشارەت دیارە منیش بۆ هەموو قسەکانی ئەو وەڵامم هەیە بەڵام منیش نامەوێت لاپەڕی کۆن باشنی هەڵی بدەینەوە بەڵام تەنیا باشێک شتێک قسە دەکەم ئەڵێ نانتوانی هیچ بکەن بەڕاستی ئەمانتوانی هیچ بکەین و بەرنامەشمان هەبوو بەڵام ڕێگان نەداین تۆ کە ڕێگا پەلم ببەستی ئیتر پێم بە هەر حەڵ نامەوێ بچمە درێژەی ئەوە ئەگەر بەڕاستی ئێمە بە ویژدانەوە قسە بکەین کە تۆ توانی سەقامگیری لە نیوەی هەرێمی کوردستان دروستکەی بۆ ناتوانانی سەقامگیری لە بەشەکەی تر دروستکەی چی تێدایە ئەم چ مەترسێکی هەیە بۆ سەرپارتی ئەم ڕێکەوتنی ئێمە و دەبووە پێشوازی لێ بکرێت چونکە ئەو ناوچەیە کە تا دوێنێ ناکۆچی تێدا بوو ئێستا ناکۆچەکەی تەواو بووە ئێمە هەروەکو دکتۆر شوان وتی ئەوەی کە گرنگە ئێستا لە بە تایبەتی پارتی و بەڕێز مەسعود بەرزانی قسەی زۆر لەسەر دەکا ئەنجامدانی ڕفراندۆم دامەزراندنی دەوڵەتی کوردی تۆ لە کاتێکدا بە تەمای هەموو دنیا ئەڵێ سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەوەیە کە کورد ببێ بە خاوەنی حکومەت و کیانێکی خۆی هەبێ باشە چۆن ئێمە سەرنجی وڵاتانی تر ڕاکێشین بۆ لای خۆمان بڕوامان پێ بکەن کە ئێمە دەتوانین حکومڕانی و دەوڵەتداریمان پێ دەکرێت لە کاتێکە ئەمە حاڵمانە بەڕاستی یعنی بەم شێوەیە ناکرێەوە ئێمە یەکێتی و گۆڕان هەنگاوی باشیان ناوە لەمە دەرگا کراوەیە ڕێگا لە کەس نەگیراوە هەمومان با لەو هاوپەیمانەدا کۆ ببینەوە و ئەگەر ئێمە بمانەوێ هەرێمی کوردستان بەڕێوە بەرین دەبێ هەمومان دەستبەرداری کۆمەڵە ویستی خۆمان بێن ناکرێ من هەمووشتی خۆم بوێت تۆش هەموو شتێکی خۆت بێ ئەویش هەموو شتێک بەڵام ڕێبکەوین کەواتە ناکرێ بەو شێوەیە مەسەرەن ئاسانیش نییە تۆ باسی دموکراتیت بکەی باسی حکومڕانی بکەی بەڵام بە فەرمانێکی حیزبی پەرلەمان ئیفلیج بکرێ حکومت نەمێنێ کەواتە من پێم وایە لەبەر ئەوەی یعنی ئەمە من نامێ بۆکو تعلیبات بە فەرمانی پارتی دموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمان لابراوە پەرلەمان لە کار کراوە حکومەتی شەو کراوە ئێستا حەق وایە ئەگەر لایەنەکانی تر یەک هەنگاو چوونە پێشەوە پارتی دموکراتی کوردستان دوو هەنگاو بێتە پێشەوە بۆ چارەسەری ئەم کێشەیە بەڵام هەتا ئێستا من پێم وایە لایەنەکانی تر دوو هەنگاو چوونە پێشەوە پارتی یەک هەنگاو نەهاتۆتە پێشەوە من ئەتوانم بە درێژی قسە لەسەر ئەوە بکەم بەڵام نامێ بە هەر حاڵ بە هەموو ئەمانە وەلانێ ئێمە ڕێکەوتنیەکمان کردو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو بەندەکان و هەموو ئەوەی کە لەو ناوەڕۆکی ئەو ڕێکەوتان نامەی داهاتوە هیچی لە بەرژەوەندی نەپا یەکێتیە نەی گۆڕانە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە
هەموو حیزبەکانی تری تیژ ئەگەریان پرسی ئەوان دەوێت کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئەوان دەوێت دەرگا کراوەیە بە هەمومان بین لەسەر مێزی مفاوەزات دانیشین لە قسەی لەسەر بکەین بۆ ڕێکەوتن و بۆەوەی بارودۆخەکە ئارام بکەینەوە بتوانێت استراتیژێکی باش بۆ ئایندەی نەتەوەکەماندا. زۆر چاکە دکتۆر بەشارەت ئەگەر ئەم ڕێکەوتن نامە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان لە ئایندەدا بتوانێت جۆرە لە سەقامگیری بۆ ناوچەکەی ئێمە کە بەڕێزت بە لۆکاڵی ناوی دەبێت دروست بکە کە کێشەی زۆری تێدا هەیە بەڕێزم بۆچی نابێت دڵمان خۆش بێت کە هەر ئەم ڕێکەوتن نامێت دەتوانێت لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش ینی هەمان تەجروبە دووبارە بکاتەوە. خۆواقعان ئەگەر وای بۆ شکڵە وڵا خۆ فعلەن وایە بۆچی نابێت دڵمان خۆش بێت نانە بەعکسەوە بێ دڵمان خۆش بێت و من لەگەڵ ئەوەیە نیم کە ینی دەڤەری ئەوەی کە جەنابە دوت نازانم پێی بڵێم نیلی و سەوز نیلی بارحاڵ بەداخەوە بۆ ئەم ناو لێنانەکەەوە ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان دووبارە بووەتەوە پێم وانە ئەوەندە ناسەقامگیر بوو بێت کۆمەڵێکی ئارێشە و گرفت هەبوون بەسەر چوون کە بەداخەوە تەداعیاتی تری بەدوادا هاتووە ئەو بکە مەسلەی پەرلەمان بوو و مەسلەی پەرلەمان مەسلەیەکی تایبەتیە و هەمووشمان چاکە زانین و کاک دکتۆر شوانیش ئاماژەی پێدا ئیسرارکردنی سەرۆکی پەرلەمان لە مەسلەی دانیشتنەکە ئەگەر بنەوە بەبیری هەموو لایەک بێنمەوە لە هەژدەی هەشتی 2015 دانیشتنێکی ئاسابی سیاسەکان کرا بە ئامادەبوونی بریت ماکۆرک کە اتفاق لەسەرەوە کرا بەیانی 90 دانەنیشن بەڵام ئیسراری سەرۆکی پەرلەمان وای کرد کە ئەو تەوافقی شکان و ئەو مەبدەئی شکان ئەمە لایەکی تریش کە بەوەمان بەبیر خۆم لەبیر نەچێت کە ئارێشە و گرفتێک و نائارامەیەکی تەواو دەڤەری پشدەر و گەرمیان و ناوسلێمانی کە مەسلەی سوتاندنی بارەکانی پارتی و مەسلەی تەزاوراتەکان وردە ئەگەر پارتی ڕێ لە نەگردایە هاتە ناو هەولێرەوە جا بۆیە ینی ئەمە نامێت دووبارێکەمەوە تەبریراتی خۆی هەبووە بەڵام قسەکە گەر ئەوە بێت ینی خۆ ئەگەر بچنە سەر بەیاننامەکە ببینێ لە دێری ئەوەڵی شاڵێت ئێمە ئاساییە بەلامانەوە هەرێک نامێک لێنەوە نەحسابە سیاسەکاندا هەبێتکەوە بەرژەوەندی گەلی کورسان بە هەند وەربگرێت و بیکاتە ئەولەویاتی کاری خۆی ئێمە ئەومان وتوە پێویست ناکات دووبارەیەکەوە ڕێکەوتنامەیە هەیە کە ببوورە بەس یارمەتیم بی من با پرسیارە لێ بەڕێز بکەم کەواتە بۆچی دەرفەت نەدەین بەم دوو هێزە کە خۆیان تاقی بکەنەوە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتن نامەیەدا با بزانین کۆمەڵ جا با خۆیان تاقیکەنەوە خۆ ئێمەش واڵێن قوربان خۆ منیش وتم منیش واڵێم کە قوربان ئەمەش ئەڵێن باشە ئۆکەی ڕێکوتنامەیەکی حزبیە و بەرژەوەندی حزبیە ئێپارێزێت و لۆکاڵیە باشە بۆ تەسفیەکردنی یەکلایکردنەوەی کۆمەڵی کێشەی خۆی نێوان هەردوو حزبەکەی بۆ مەسەلەی دارەدانی ئەو دەڤەرەی ئەو لا چی ناویکی لێنێ ئەو دەڤەرە و ئیلا ئاخریه ئەمە ئۆکەی خۆمێج گرفتێک نییە بەڵام ئەمە تا سنوورێکی دیاریکراوە ئەو سنوورە کە چییە ئەویش نەسەپاندنی ئەجندایەکی دیاریکراوی معەنە و سەبەبی کاردانەوەکەی پارتی دیموکراتی کوردستان کە لە بەیاننامەکەدا ئاماژەی پێ ئەدرێت ئەوەیە کە ئەجندایەکی معەن بە دوو میکانیزمی جیاواز ئەکرێت لەم ڕێکەوتنامەیەوە بویسترێت کە زاڵ بکرێت بەسەر حزبێکی سیاسی تری کوردستاندا چه پارتی بێت چه حزبێکی تر بێت ئەویش زۆرینەی پەرلەمانیە کە ئەمە ئالێتێکی قانونیە و هەمومان نەزانین 18 زایدەن 24 42 کورسی و پارتی کە گەورەترین فراکسیۆنە 38 کورسیە باشە و میکانیزمێکی سیاسی و مەسلەی جەماوەری و مەسەی وروژاندنی شەقامە جا ئەمەیە ینی کە من دووبارەیەکەمەوە خشیەیەک سڵەمینەوەیەک هەیە نەک ترسێک ئەمەش لەوە سەرچاوی کردو کە وەکو وتم کۆمەڵێک نقاط لەنێو ئاخنی مادەکانی ڕێکەوتنامەکەدا هاتەوە کە ئەمانە بەڕێزم جێگەی خلاف بوونە لە ماوەی ئەو دانیشتنە نازانم چەند قۆڵی و ئینەکانی کە هەشت نۆ جار بوو چەند بوو دانیشتنە 5 قۆڵی 4 قۆڵەکان کە کرا ئەمە هەمیشە جێگەی خلاف بووە ینی ئشمانە ئێستاکە خۆ ئەم ڕێکەوتنامەیە ئاسای سەحلی نییە بێت بە یەکجاری یەک لای کاتەوە بڵێتەوە ئەمە بوو بە ماسی مەی و ئیتر تەواو نەخێر ئەمە بێنەوە بیری خۆمان من ئاماژەم پێدا کۆمەڵێ بابەت نەک کۆمەڵێ بابەت لە 190 ئەوەی کە لە نێو ڕێکەوتنامەکەدا هاتووە زۆر باشە باس لە کۆمەڵە پرسێک دەکات کە ببێت تەوافقاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا مەحاڵە چارەسەر ببێت زۆر بۆیە ئەمەیە پارتی باشکرا لێ کاکە بە نسبەت ئێمە ڕێکەوتنامەیە ئەسڵ نقطەیەکیش لەسەر حرفێک دانانێ زۆر باشە قسەی پارتی دیموکراتی کوردستان زۆر وازەحە و ئەوەی لە دوتوی ئەو ڕێکەوتنامەش داهاتەوە وەکو میکانیزم بۆ جێبەجێکردنی کە بریتێ لە ڕێگەمەدنیەکان و هەروەها کاری پەرلەمانی ئەمەشان وازەحە قسەی پارتی بریتێ لە گەڕانەوە بۆ تەوافق یا ئەو گەمەیە کە تا ئێرە ئاوا هاتووە لە نێوان حزب سیاسیەکان
قسەی لە مەودوای ئەم دوو هێزە کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کاری پەرلەمانیە. ئەمە لە ئایندەدا ئەو سیدام و چێشمە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لە نێوان هێزە سیاسەکان تۆختری ناکاتەوە ژەی پێنادا. من نازانم لەکوێ و ڕێکەوتنە داهاتوە کە باس لە تەوافق رابێ کە تەوافق وەلاوە بندرێت. مەسەلەی تەوافق چ لە کوردستان و چ لە عێراقیشدا هەنی بەڕێوەبردننی سیستەم لە بارودۆخی ئەمڕۆی کوردستاندا سیستەمی حکومڕانی لە کوردستاندا بە هیچ شێوەیەک ناچێتە ڕێوە ئەگەر بێ تەوافقی سیاسی لەگەڵدا نەکرێ نەکە لە بینی ئەو سێ هێزە بەڵکو ئەو هێزانەی تریش ئێرە ئێمە لە ڕێی تەوافقەوە نەگەیشتوین بە هیچ بە پێچوانەوە من وای نابین لە ڕێی تەوافق نەمانتوانی پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکەین لە ڕێی تەوافقەوە نەمانتوانی بگەین بە نووسینەوەی ڕەشنووسی دەستور کە هەمومان یان لانی کەم زۆر بمان لەسەری کۆک بین. تەوافق چی پێشکرد پێم لە پرسی نووسینەوەی دەستوریش بووە هەنگاوی زۆر چۆتە پێش خاڵی ماوەیەکی زۆر لیژنەیەکی زۆر تایبەتمەند کە بە شێشان ڕەفیق و عزیزی خۆشەویستن لەو ماوەیەکی باش کاریان کرد گەیشتونە تا خاڵی زۆر باش تێدا شەوتێکی باشیان بڕیوە لە نووسینەوەی دەستورەکو برێن ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان مەوزوعی هاتنە پێشەوەی تەوابوونی وادەی سەرۆکایەتی هەرێم هاتە پێش ئەوە زۆر خاڵی ڕاگرت ینی تاکە پرس کە بە مەسەلەی تەوافق تاواکو ئێستاکە چارەسەر نەبووە یاخود نەچۆتە پێش بەو شێوەیە کە پێویست بوو ئەوەیە کە مەسلەی درێژکردنەوەی وادی سەرۆکی هەرێمە مەسلەی سیستمی سەرۆکایەتیە پارتی وچە نەزەرێکی هەیە ئەو حیزبەکانی تریژ وچە نەزەرێکی تریان نەبووە بە تایبەتی ئەوانەیە کە کوتلەیەکی پەرلەمانیان هەیە یاخود ژمارەیەکی باش کورسیان هەیە لە پەرلەمانی کوردستاندا ئەمە جێگای چێشمە چێشم و شڕۆڤەکاری بوو لە نێوانیاندا تاوەکو لە دوجاردا کە ئەو وادەی بەسەهات کە باسمان لێوە کرد کە دوایین کۆبنەوەی پەرلەمان بوو ئەمە لەلایەکدا بەڵام لەگەڵ ئەوەشدا نەگەیشتوێتە بن بەس کە پرۆسی سیاسی بە تەواوی هەرسی هێنابێ کۆتایی هێنابێ یاخود تا ڕادەیەکی زۆر ڕۆیی بێ مەسەلەی تێکچوونی پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ تا ڕادەیەکی زۆر بە تایبەتی دوای حداسەکانی گەرمیان و پشدەر و هەڵەبجا تا ڕادەیەک ئەو وەزعی بەرەو پەشێوی برد بەڵام لەگەڵ ئەوەشدا جۆرە هێمنبوونەوەی بارودۆخەکەی تێدا بوو لە ڕووی ئەمنیەوە زایدەنەوە با و هەوڵەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نێوان بزوتنەوەی گۆڕان و لە نێوان پارتی دیموکراتی کوردستان دەیدا کە هاوکارێکی باش بکە وەزعەکەی هێوە کردو تا ڕادێکی زۆر دەمەوێت یەک خەڵەیە ئاماژەی پێ بکەم ئەنی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان دەبواە لە تێڕوانینێکدا کە هاوپەیمانی استراتیزیە و یاخود بڵێن تاوەکو ئێستا کە بەشێکی زۆر لە بەندەکانی وەکو کاکە دکتۆر بەشارەت ئاماژە پێدا بەشێک لە بەندەکانی ماوەکاری پێدەکرێت هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانە و بزوتنەوەی گۆڕان نەیاری بووە یاخود بە شێوەیەک بڵێن زۆر لە ڕێکەوتن نەبوو لە نێوانیاندا حەقوا بۆ ئەمە پارتی دیموکراتی کوردستان ئەمەی پێخۆش بووە ئیستیقلالی بکاتن بۆ بارودۆخی کەمڕۆ لە کوردستاندا هەیە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانانی کاریگەری لەسەر گۆڕان هەبی بۆ پرسانی کە عایقن لە نێوان بزوتنەوەی گۆڕان و لە نێوان پارتی دیموکراتی کوردستان مەسەلەی پەرلەمانە مەسەلەی سەرۆکایەتی هەرێمە کۆمەڵک لەو خاڵانەی کە هەن هیچ نەبێ وا بکاتن کە نێوانەکە نزیک بکرێتەوە تۆ لە لایەکدا ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیشە ڕێکەوتنێکی ترت کردووە ئەم ڕێکەوتنانە ڕەنگە لە هەندێک خاڵدا تا ڕادێک هاوشان و هاوتانە بێتن بەڵام لە ڕووی واقعیەوە لە ڕووی واقعی سیاسیەوە لە ڕووی واقعی پرۆسی سیاسی ئەمڕۆی کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە تەسەوری ئەوە دەکەم سەرکردایەتی سیاسی یاخود سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێتن ئەو بارودۆخە گرژێکە لە نێوان هەردوولادا هەیە نزیکتری بخاتەوە ئەمە یەکەمیان لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە دوش لە بەرژەوەندی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندایە و لە دوجارش دەهمووی بە مەسلحەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر باشە مامۆستا ساڵح دەگوتری ئەم ڕێکەوتن نامەیە یەکێک لە ئەنجامەکانی لە ئایندەدا کە لەوانەیە بیبینین بریتی بە لە بەفعلیکردنەوەی ئەوەی کە تاماوەیەشی زۆر ئێمە بە دوو ئیدارەی بینیمانە لە هەرێمی کوردستان ئەمە هیچ شتێک دەبێت لە نەتیجە خراپەکانی ئەم ڕێکەوتن نامێ بەڕێز لەوباری وەدەڵێتی ئێمە نەیەشێتی نیشتیمانی کوردستان و نەبزوتنەوەی گۆڕان و نە لایەنە سیاسەکانی تریش بڕوا ناکەم با بڵین نە کۆمەڵ لە یەکگورتو و نە حیزبەکانی تر هیچ کامێ نەبانگەشە ئەکەن بۆ ئەوە نە ئەیانەوێ بەلای ئەوە بچنگ چووکە ئەوە ئەگەر ئێمە دەرسمان وەرگرت بێ لە بردوو ئەزانین چه زیانێکمان کردووە ئەمە بۆ
لەلایەن ئێمەوە هیچ باز نەکراوە لەلایەن زیاتر لەلایەن کاندیدەکانی پارتیەوە بەڕاستی لەم ڕۆژانەدا کە جۆمان لێ بوو قسەی چۆنیان دەکرد بەتوندی و بەوە لەوێ دەکرێت باشە بۆ ئەمە دەبێت پەنابەرینە بەرد و ئیدارەی لە چارەسەری پارتی ڕەنگە ئەم ڕێکەوتنە بە هەڕەشە ببینن لەسەر خۆیان لەسەر مانەوەی خۆیان لەسەر ئەو ئەخر بۆ هەڕەشەیە هەموو کاندیدەکانی پارتی و بەڕێز دکتۆر بەشارەتیش باشی تەوافق دەکرد ڕاستە تەوافق زۆر باشە بەڵام تەوافق بە معنای ئەوەیە دەبێت لە بەرژەوەندی هەمووان بێ تەوافق ئەوە نییە بەشەکەی من بۆ خۆم ئێوەش هەموو بۆ من ئەمەن پێ ناڵن تەوافق مثلەن وەکو مەدرسەی فراکفۆرد وین وین یعنی هەر هەمووی هەست بە برنەوە بکات یەک نقطە دەهێڵنەوە بۆی ئۆسپادەکە مەسەن هەموو جارە کاندیدەکانی پارتی دەڵێن دەڵێ ئێمە بە تەوافق سەرۆکی پەرلەمانمان داوە بە گۆڕان باشە تۆ هەموو جمگە ئەساسیەکانی دەسەڵاتن لە دەستا بێ بە سەرۆکی هەرێمەوە بە سەرۆکی ئازانشی پاراستنی هەرێمەوە بە سەرۆکی حکوومەتەوە پەیوەندیەکانی دەرەوە باشە تۆ سەرۆکی پەرلەمانت داوە بە من بە تەوافق یعنی وەکو بڵێ بەخێر ئەی باشە من بە 24 کورسیەوە ئەگەر تۆ ئەوە منە دەیتێ چیم ئەدەیتێ ئەمە پێ ناڵن تەوافق ئەوە حەقی خۆمە یەکێتیش حەقی خۆیەتی حەقەکەی خۆم نابێ وا پێشام دەیکە من ئەوە تۆ لە مەرحەمەتی خۆتەوە ئەو شتە داوە بە من کەواتە تەوافق وایە وەرە دانیشین مەسەن بۆ نمونە من یەک نوع خاڵی تر دێنمەوانێ هەموو کێشەکان لەسەر پرسی درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بوو کە کەوتە سەر ئەوە کە دەست برا بۆ ئەوە ئەم کێشانە دروست بوو کاگنوشیوان بۆی جێڕاینەوە من حەز دەکەم ئەوە بڵێم لێرە بۆ هەموو خەڵەوەتی کا وەفدێک هاتە لاموتیان پیان وتم وەفد لە لام پارتیەوە بیست بن نازانم چەند کەس وەبزەم کاگدێچیر و فازڵ میرانەوە ئەوانە کە هاتوون قسان کردو لەسەرەوەی درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی هەرێم کاگنوشیوان تیتم کاکە وەختی خۆی یەکێتی 2 ساڵی تازە کردەوە هەموو خەڵک گلەی دەکرد و زۆریش لەسەر یەکێتی کەوت باشە ئێستا ئێمە ئەمە دووبارەکەینەوە هەماشە لەسەر ئێمە دەکەوێت بەڵام ئێمە دەتوانێت قسە بکەین لەسەر ئەو مەسەلەی بە شەرتێک باشە سەرۆکی هەرێم 5 دەسەڵاتی گرنگی هەیە لەم 5 دەسەڵاتانە با 3 دەسەڵاتی ڕادستی سەرۆکی حکوومەت بکە کە برازای خۆیەتی 2 دەسەڵاتیشی بۆ بێنەوە دەتوانێت یان نەخێر ئێمە دەمانەوێت بە هەموو دەسەڵاتەکانیەوە ئەو ساڵانەی بۆ تازە بکرێتەوە اینجا دوای ئەوەش وتی یەکێکی بەرزانیش هاتووە بۆ لام ئەو هەموو شتم پێوتوتی با ئێمە هەر ناتوانین باسی ئەو مۆزوعی لەگەڵ پێین دوای ئەوەش بەڕێز مەسعود بەرزانی دەڵێ من هەتا دەوڵەتی کوردی دروست نەبێ من هەر سەرۆکی هەرێمم کەواتە کە تۆ گوێت لەم قسانە ئەبێ چۆن چاوەڕوانی تەوافق دەکەیت تەوافق لەکوێوەیە زۆر چاکە کاتم نەما زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شوان عوسمان مامۆستای زانکۆ زۆر سپاس دەکەم هەروەها زۆر بەڕێز مامۆستا ساڵح ژاژڵەی ئەندامی جباتی گشتی بزوتنەوەی گۆڕان هەروەها میوانە بەڕێزەکەم زۆر بەڕێز دکتۆر بەشار زەنگەنە لە ستۆدیۆی شاری هەولێر زۆر سپاس تۆشەکەم بەڕێزم سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەران زۆر سپاسانەکەم تا لە هەفتەی داهاتوو پیتانەگەمە بەخوای گەورەتان ئەسپێرم